The ayes are 98 and the بەنەوە و هەش دەنگی بەڵێ و یەک دەنگی نەخێر کاندیدەکە پەسەند کرا. چەند کاتژمێرێک پاش ئەوەی ترامپ سوێندی سەرۆکاتی خواردسەنەت بە زۆرینەی دەنگ کاندیدەکانی ترامپی بۆ پێنتاگۆن و وزارەتی ئاسایشی نیشتیمانی پەسەند کرد. هەروەها زۆرینەی کۆماریەکان پشتیوانی سەرۆکی کۆمپانیای ئەکسان مۆبیل ڕێکس تەلەرسن کرد کەوا پەیوەندیە گەرمەکەی لەگەڵ سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پوتین بوو بۆ هۆکاری ئەوەی هەندێک متمانەی پێ نەکەن. ئەمە بڕیارێکی ئاسان نەبوو، بەڵام وا باوەڕیش دەکەم کاتێک گومان هەبێت ئەوە سەرۆکی نوێ سوود لەو گومانە وەردەگرێت. یەکەم کۆسپی بەردەم تەلەرسن دەنگدانی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی سەنەت دەبێت. پەسەندی هەمویان بەدەستدێنین، بەڵام هەندێکیان زیاتر لەوانەیە دیکە دەخایەنێت. کۆماریەکان دەڵێن سەرۆکانی پێشوو بە پەسەندی کاندیدی زیاتر چوونەتە کۆشی سپیەوە زیاتر لە کاندیدی پەسەندکراوی کە تا ئێستا ترامپ بۆ دەستی هێناون. باش لە بیرما لە مانگێکی ساڵی 2009 سینات لە یەکەم ڕۆژی سوێند خواردنی سەرۆکایەتی حەوت ئەندامی کابینەی حکوومەتەکەی پەسەند کرد. حەوت نەکدو. باشە لەبەرچی ئێمە تیمی ئاسایشی نیشتیمانی سەرۆک پەسەند ناکەین کە ئێمە لە هەموو کاتێکی پێشووتر لە مێژووی ئەم دوایەماندا پێویستمان بە پەسەندکردنی هەیە. ئەمە سەبارەتە بەوەی کە ئایا سێنات دەبێتە گۆڕایاڵی هەموو شتێک و دانەواندن لە بەرپرسیارەتی دەکات بۆ چاودێریکردن؟ دموکراتەکان دەڵێن کاندیدەکانی ترامپ زۆر لە سەرخۆبوونە لە ئاشکراکردنی سەروەت و سامانی خۆیان و تۆمارنامەی کاریان. ئەمە یەک لەو کاتانەیە کە کۆمەڵێک کاندیدای کابینەت هەیە و داوا کراوە لێکۆڵینەوەی ورد لەسەر هەمویان بکرێت. کابینەتی هەڵبژێردراوی سەرۆک کابینەتێکی زەڵکاوە و پڕ لە میلیاردەر و سەرمایەدارە کەواتە بەرژەوەندەکانیان بەریەک دەکەون و کەموکۆڕی ئەخلاقی تێدایە تا ئەو شوێنەی هەستی پێدەکرێت. کاندیدەکانی دیکەی کە جێگای مشت و مرن بۆ پەسەندکردن ئەوانن وزارەتەکانی خەزیێنە، وزە، تەندروستی و خزمەتگوزاری مرۆیی، هەروەش ئاژانسی پاراستنی ژینگە.